ڕێویتە دوو زەراوەیان گەشتێکی دوو شێوەزارەکە ئەم نەهادی دەرسا زمانێ کوردی دەنێ گەلۆ هوندی زاننم لکونێ ئێستا ئێمە لەوانی زمانی کوردی داین ئایا دەزانن ئێمە لە چە ئێزارە سوهڤالین خۆ لەسەر کورسیان ڕوونیشتنە و ئامادەنە من ئاراس و هاوڕێکانم لەسەر کورسیەکان دانیشتوین و ئامادەین مامۆستە لەبەر تەبلۆیە سێکنیە گێلۆ هوندکارن تەخمین بکنێ و چی دیکە مامۆستا لە بەردەم تەختەکەدا وەستاوە ئایا دەتوانن بخەمڵێنن ئەو چی دەکات ئەو قەیدەیەکین و شیرۆوێ دیکە و هەردوو زەراڤەیان نیشانی مەدیدە ئەو ڕێسەیەکی نوێ ڕوون و دەکاتەوە هەردوو شێوەزارەکەمان پیشان دەدات مامۆستە دەبێژێک و هەردوو زەراڤە ژی دەوڵەمەندیە منە مامۆستا دەڵێت کە هەردوو شێوەزارەکە دەوڵەمەندی ئێمەن ئەم بە بەڵداری گوداری دکن گەلەوەم فیلمان تەماشە دکن یان دەخوینن ئێمە بە وەردی گوێ دەگرین ئایا سەیری فیلم دەکەین یان دەخوێنین نا ئەم فیلمان تەماشە ناکەن ئەم پەیوێن و دەفتەرین خۆ دەدەنویسن نەخێر ئێمە سەیری فیلم ناکەین و شەنوێیەکان لە دەفتەرەکانماندا دەنووسین ئارەز بە کورمانجی دەپرسە و ئەس بە سۆرانی بەرسوێ دەدەم ئاراس بە کورمانجی دەپرسێت و من بە سۆرانی وەڵام دەدەمەوە مامۆستە ژمەرت بێژە ئەفرین هەم پێر باش فێر دەبن مامۆستا پێمان دەڵێت ئافرین ئێوە زۆر بە باشی فێر دەبن گەلۆ هون باوەڕ دکن و ئەف دەرزی بۆمە زەحمەتە ئایا باوەڕ دەکەن کە ئەم وانەیە بۆ ئێمە سەخت بێت نەخێر دەرسکردنە زەحمەتەر دەرس پرباڵکێش و بە سوودە نەفێر وانەکە هیچ سەخت نییە وانەکە زۆر سەرنجڕاکێش و بە سوودە ددەویە دەرسێدەن هەموو بە کورمانجی و سۆرانی سلاوێ ددن هەڤ لە کۆتایی وانەکەدا ئێمە هەموو بە کورمانجی و سۆرانی سڵاو لە یەکتی دەکەین